چاوڕوونی داک و بابانم بەخۆم مامۆستامە دیاردەیەک پەیدا بووە لە مەکتەبێ نازانم گروپ چاتە لە تیکتۆک چیە پەیدا بوونە داک و بابەکان نازانم کو ئاگایان لێ نییە ئەو تەڵەبانە دەچن ناو گروپ چاتانە یعنی ئەو گروپ چاتانە بەخۆم پۆلی عەف دەڵێمەوە کۆمەڵە تەڵەبەکن یعنی مێشتیان تاو نییە جارێ یعنی مێشتیان زوو دەشورێتەوە باشە ئەو گروپ چاتانە ئەو یعنی کۆمەڵە تەڵەبەچیان لەسەر ڕێ بردیە لە دینیان لادانە یعنی بە پۆلی عەفتەوە داک و باب کو ئاگای لێ نییە ئەو کچێ دەستە سەر تیکتۆکی و نازانم چی یعنی بەس لەبەر چاوڕوونی ئەو خەڵکەی چونکە زۆر لەسەر خەتن خۆی مامۆستای بەڕێز ڕاستیەکەی خەڵکەکە زۆرە و دایک و باوکی ئێستا بەشێکیان وازیان لە پەروەردەکردنی و چاودێریکردنی مناڵ هێناوە یعنی ئەوەی بەلایەنەوە گرنگ نەبێ پەروەردەیە و ئەوەی بەلایەنەوە گرنگ نەبێ خەم خواردنە لە مستەقبەلی ئەم مناڵە ئەلموهیم کوڕەکەی کچەکەی جلێ جوانی لەبەرا بێ لە مەکتەب بێ ئیتر ئەم دایک و باوکەش بە خۆی ژیانێکی ئاسایی بەڕێوە ئیتر دوای مۆدێلەکەوێت دوای سەفرە و سیاحەتەکەوێت خەریکی ماڵ و ماڵداری ئەبێت بەلایەوە گرنگ نییە مناڵەکەی چێکا چی ناکات من بەڕاستی لە مەکتەبێکم ئەم مەکتەبە ئەعدادیە من زیاتر هەر چەند ساڵە هەر تقریبەنەوە 15 ساڵە هە بە پۆلی دوانزەکان ئەڵێمەوە چابۆنە جاری وا هەیە چارێکی پێشەوە دەوام دەست پێ بکات من ئەڕۆم خۆم ئامادەکەم هێشتا ئەو پاسی ئەو مەکتەبە پاسێکی یعنی مەکتەبەکەی تر بنەڕەتیە دەوامەکەی تر کە لەگەڵمانە دەوامەکە ئەوان بنەڕەتین پۆلی 7 و 8 و 9 یعنی مناڵی وا ئەبینم بتڵەغازێک بە ئەندازەی بتڵەغازی شتێک گەورەترە باشە جگەرەیەکی لێرە ناوە جگەرەیەکیشی لە گوێیەکەی ترێتی بە جگەرەیەکیشی وا بەدەمەوێتی لەگەڵ ئەوەشات جنێی پیس بە مناڵەدا و بۆ مناڵەدا ئەوەی هیچ جاری وا هەیە دە کەس ئەبینم لە شوێنێکا دە مناڵ لە شوێنێکا کۆبوونەتەوە هەمویان دووکەڵیان لێ بەرزە بێتەوە واللهی ئەمە دایکی ئەزانێ ڤای بەخوا و جگەرەشە کێشێ باوکیشی ئەزانێت باشە بەڵام ئەمانە تربیەت و ئەخلاق و پەروەردەی مناڵیان بەلاوە گرنگ نییە هەر ئەم مناڵەیە دووڕۆشتر ئەبێتە چەکبەشان و خەڵکە کوژیە هەر ئەم مناڵەیە دووڕۆشت چەقۆ لە خەڵکەدا هەر ئەم مناڵەیە دووڕۆشتر لە کافتریاکانە کێشە بۆ باوکو دایکێنێتەوە ئەم مناڵەیە دووڕۆشت ژن تەلاقەدات ئەم مناڵە مستەقبەلی وڵاتەکەش بەرەو وێران بوون ئەبن بۆیە دایک من چی بکەم یعنی چی لە کۆمەلگایە بکەم مناڵەکەی پۆلی 7 و 8 12 ساڵ 13 ساڵە 15 ساڵە ماتۆڕی بۆی کڕیوە لە کاتێکە ئەم کوڕە ئیش ناکە بە پارەی عەرەقەی باوکی هیلاکەتی باوکی ماتۆڕیان بۆ کڕیوە جرت و فت بەم کۆڵان و بەو کۆڵان هەتا خۆی سەقەتەکە و خەڵکی ترش ماڵ وێرانەکات یعنی هەرچەند هاوار ئەکەی ئیسفادەی نییە ئەو خەڵکە ئەڵێ گوێی نییە یعنی زۆر سەیرە خۆ گوێ لەم قسانە ئەبێت ئەڵێ دەسەڵاتت نییە ئەی بۆ ئەگەر دەسەڵاتت نییە بۆچی ئێڵێ مناڵە بێت دەسەڵاتت نییە بۆ پارەی ئەدەیتە خۆ نایە بتکوژێت غێر بە پارەی تۆ ئەچێت خەڵک بریندارەکە و خەڵکی ئیزعاجەکات والله مامۆستا منیژەوە یەک هەفتە یعنی لە خەفەتان نازانم چ بکەم نازانم چیان پێ بڵێم بۆ تەڵەبانە ئەوجێ من کچیشم گچکەشم من مامۆستای بەڕێز یعنی ئەم شاشەیە هی ئەوە نییە کۆمەڵێ دیاردە باز بکەم بۆ ئەوەی نەک خەڵکێک بڕات چۆن بڵێ چاوی لێ بکات یان دووبارەی کاتەوە ئەگینا کۆمەڵێ کاری قێزەون ڕووی داوە من بەڕاستی لەگەڵ چۆن بڵێ بەڕێوبەری پەروەردەشا قسەم کرد ئەو کاتە مامۆستا دڵشاد کۆمەڵی حاڵەتم بۆی باس کردوتم ئەم حاڵەتانە لەناو سێکتەری پەروەردەیە هەیە بە تایبەت لەناو خوێندنگاکانە یان خوێندنگا ئەوانی کە بنەڕەتین ئەمانم پێوتووە بە کۆمەڵی مامۆسای بەڕێزی ترشمتووە کە پەروەردەین بەڵام یعنی قسەکان ناگاتە هەموو شوێنێک وەکو چۆن بڵێ ناگاتە جێگەی خۆی ئەگاتە جێگەی خۆی بەڵام خەڵکەکە جێبەجێی ناکات فایدەی چی دەسەڵاتی من ئەم گروپ چاتی تۆ باسیەکەی من گروپ چاتێکم گرت بە مناڵێکی نزیکی خۆمان مناڵەکە تازە پۆلیسەی ابتیدایی و ئەوانەیە ئەم گروپ چاتیان لە سناپا دروست کرده بوو کۆمەڵێ مناڵ هەمووی هاوتەمەنی خۆی بوو شتی ڕوتیان ئەنار بۆ یەکتری جنێوی زۆر پیسیان ئەنار بۆ یەکتری یعنی شتیوان بینی تەنانەت من ئەوە بوو کە سوکاریم ئاگادار کردەوە کۆمەڵێ مناڵیش لەو گروپ چاتە بەشدار بوون الحەمدوللا کە سوکاریان بەهۆش هاتنەوە بۆیە ئەبێ خۆت بزانی مناڵەکە چی بەکارێنێت معقول نییە مناڵەکەت هەموو ئەپەکانی هەبێت و ئینتەرنێتەکەشت بۆ فری کردبێت بە کەیفی خۆی بیکاتەوە بۆیە بێ زۆر وریابن کچی ئێستا بەداخەوە پۆلیەکی ابتیداییە سناپەکەشی بڵاوەکاتەوە دایکشی بۆی بڵاوەکات و دەستپۆشیشی لێکاڵە کچەکەم عیارە
وای والله بەرە وڵا تاو دەستەکان خۆش بنەوە مستەیت بکەنەوە بتەنها خی گەورە ڕەحم لەو خەڵکە بکات یا ڕەبی آمين